30 ساڵە سەرقاڵی پیشەی دروستکردن و فرۆشتنی کڵاشە. بە درێژایی ئەو ساڵانەش زیاتر لە هاوبەش یاخود شەریکێکی هەبووە. بۆ خۆپاراستنی لە حرام و خواردنی پارەی شەریکەکەی ماوەی 23 ساڵە ورد و درشتی ئەو کەلوپەلانی دەیفرۆشێت تۆماری دەکات و ڕاستە و خۆش خێری کاڵاکە دابەش دوو دەکات. بەجوانی بسم الله الرحمن الرحیمەکە هەموو ڕۆژێ هەموو خلاپەڕێ لەسەریە نووسم. کەیوان تا ئێستا زیاتر لە 18 دەفتەر یاخود تیانوسی تەواو کردووە و دەڵێ تا ئەم کارە بکەم لە نووسین و تۆمارکردنی خێر و بێری دوکانەکەم بەردەوام دەبم. لەوەتی خەریکی ئەم کارم ئیشەکەم خواوای کردووە بە شەراکە داتوە، یعنی لەگەڵ خاوەنی دوکانەکانە بوومەتە شەریک، کاسبیەکەم وا بووە، قازانجمان لێ دەرکردووە و باقی شتەکانی کە بەشمان کردووە لە بینی هەردووکمانە. لەو کاتەوە تا ئێستا هەموو ساڵێک دەفتەرێکم داناوە ڕۆژانە چیم فرۆشتووە، چی ملاحەزاتێکە بووە، چ ژمارە تەلەفۆنێکە بووە، هەموویم لەلا ئەو دەفتەرانەیە خەزم کردووە و بەردەوامیشم ئێستا. ئەمە ئاخر دەفتەری ئێستەمەی 2024 150 غرام هەنگوین. کەیوان ناشی شارێتەوە لەگەڵ هاوبەشەکەی گردنی یەکیان لە خواردنی پارەی یەکدی بە نەزانی ئازاد کردووە، بەڵام لە ترسی لێپرسینەوەی ناوگۆڕ و قیامەت خۆی زیاتر دەپارێزێت و تەواوی داهات و مایی ڕۆژانەی تۆمار دەکات. شەریکین لەم دوکانەیە بە یەکتریمان وتووە بە غەڵەت بە لە بیرچوونەوە بە هەر شتێک بێ گردنی یەکترمان ئازا کردووە، بەڵام باقی بچووکترین شت لەم دوکانەیە بێ بە ملاحەزە و بە نووسین ئەینووسم. لەبەر ئەوە خوای گەورە کە ئینسانی دروست کردووە شتی لە بیرەچێتەوە. نووسین یەکێکە لەو شتانەی کە ئینسان پشتی پێ ببەسێ بە حیاتی بیری ناچێتەوە، قەت زەرەریشی ناکات. ئەو نووسینە ئەمێنێتەوە چ بە زەرەر بێ چ بە قازانج بێ بۆ هەردوو لا ئەنووسرێت. زۆر کات نمونە زۆرن بۆ ئەمانە. جاری وا هەبووە شتێکم بیر چووەتەوە بە ناو دەفتەرەکە، ئێستا بۆ ئەم جەژنە پێشەژن جووتێک کڵاش میاوە بە پیاوێک خەیاتە. ئەلەم ڕۆژانە کەسێکی هاوتی لە دەفتەرەکە تا سیر کە بزانە هیچم لا نییە نووسی بێتە، کە سیرم کرد ناوی ئەو کەسەی تراتەوە بەرچاوم بیرم کەوتەوە کە من پارەی جووتێک کڵاشم لایە. زانایەکی ئاینیش باس لە شێوازی شەرعی مامەڵەکردن لە هاوبەشیدا و گرنگی پاراستنی حەق و مافی یەکدی دەکات. خوای گەورە فەرمێ ئین الله یەأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای تەعالا فەرمانتان پێ ئەکا کە ئەو شتانەی کە لاتانە ئەو سپاردانەی کە لاتانە تەسلیمی خاوەن ئەمانەتەکانیان بکەنەوە، خاوەنەکانیان بکەنەوە. مەرجنی هەر ئەمانەت پارە و پوڵ بە جاری وهەیە قسەیەکە، جاری وهەیە مەسئولیەتێکە. بە ئەندازەی ئەو لێپرسراوی و مەسئولیەتی لەسەر شانتە سان واجبە لەسەری کە ئەمانەت پارێز بێ. و پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک باسی ئیمانداری تێر و تەواو ئەکا لە ناو کۆمەڵگادا فەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمانی تێر و تەواو ئەوەیە کە مسلمانان دەوروبەری لە دەست و زمانی پارێزراو بنواتە هەر لە ماڵەکەی خۆیەوە دەست پێ بکە. ماڵیان لەکوێ نووسیمە ئەمانە هەمووی شتێک نەکدەیان بەڵکو سەدان و هەزاران نمونەی هاوشێوەی کەیوان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە کاری هاوبەش دەکەن و مافی یەکتری دەپارێزن. زانایانی ئاینیش دەخت دەکەنەوە کە پێویستە ئەوانەی هاوبەشن لە کارکردندا مامەڵەی ورد و گونجاو بکەن بۆ پاراستنی مافی یەکتر و نەکەوتە ناو تاوان و حرامەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.